سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سلااف و ڕێز گەلی گوهدار و بینەرین دەنگی ئەمریکا و بەرنامە ئەم و سیاست پێخۆشە جارێکاتی دیگەهینەیەک دە بەرنامە خۆیان هەفتیەدا و ڕۆژین سێشەم بێ تێ بەڵافکردن بۆ بەحسکردنا پرسین سیاسیین گرێدای کوردان لە هەرجێکی هەی ئیرۆ ئەمێ بەحسا بزاوا دیپلۆماسیا کوردی بکەین بەتایبەت ژی دیپلۆماسیەتا حکومەتە هەریما کوردستانی و پەیوەندی نوێن دیپلۆماسی دەگەل وڵاتین دۆروبەر و دەگەل جیهانیجی هەتا چەندێ ئەو بزاف سەرکەتیە چ پێتیڤە ji بۆ بەرەو پێشخستنا wê ڕەوت یان بزاوا دیپلۆماسی ji bo vî behsiyam îro mêvandariya hevalekî hêja kak serkewt Şemsedîn dikeyin kak serkewt 2 salan weka alîkar ji bo karûbarên siyasî li balûzxana Emerîkî li Bexdayê karkiriye her wesa 2 salan jî dîsan wekû rawişkar û ji bo karûbarên siyasî li qunsulxana Emerîkî li Hewlêrê niha li stûdiyê amadeya بۆ vî behsî zor bexêr bê. Kak serkewt çi basî diplomasiyetii Kurdî yan diplomasiyet begiştî basîkî zor zor firawan e Kurdîş zor xelek gileyan lê dika ka derên serkewtûnîn betaybeş îşî hikûmet binalêm xelkan kesan hen zor serkewtûn û aqil û aqilmend em biwarin belam ke basî diplomasiyetî Kurdî bikin ditwanî li çi we dest pê bikeyin. سپاس بۆ میوانداری ڕاستیاکە باسی پرسی دیپلۆماسیەکەین پێوەست بە کورد یان بە هەر شوێنێکی تر ڕاسترە باسی با بڵێن دەستگایە بکەین یا بە دەستگاییکردنی ئەم کارەکە چالاکیەکە پێوتە چالاکی دیپلۆماسی ئەوەی بەنسبەت هەرێمی کوردستانەوە هەیە تا ئیسا تا حاڵی حاضر کە ئێمە قسەکەین زیاتر لە چوارچەوەی پارتە سیاسیەکان و کەسایەتی شخصیەکانە بووە لە چوارچەوەی مؤسساتە نەتوانراوە بە ڕادەیەکی باش پێش بخرێ ئەوەی کە پێویستە با بڵێن نوێنەرایەتی دیپلۆماسی کوردی بکات لە ئێستا کە هاوتای وەزارەتی دەرەوەیە فەرمانگەیە کە بنای فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم فەرمانگەیە وا پێویستەکە کە نوێنەرایەتی دیپلۆماسی کوردی بکات لە دەرەوە ئەو لە ڕێگەی نوێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێم لە دەرەوەی هەرێمی کوردستان یا لە دەرەوەی عێراق کە کراونەتەوە ئەو فەرمانگەیە دەستگایکردنی کاری دیپلۆماسی کوردە یان نا لە ڕاستە ئەبێ وابێ بەڵام ئایا لە ڕاستیان فەرمانگەی توانیوەتی نەخەر نەیتوانیوە بەهۆی چەند کێشەیەکەوە کە لە فەرمانگەکە هەیەی بە یەکەم کاروباری دەستوری ئەم فەرمانگەیە لە ناو دەستوری عێراق بەی شێوەیە جێگەی نەکراوەتەوە وەکو بەشێک لە کاروباری ڕاپەڕاندنی هەرێمی کوردستان لە دەرەوە چکم لە ڕاستە پرسی دیپلۆماسی و پەیوەندەکانی دەرەوە پرسێکی فیدراالیەوە لە چوارچەوەی وەزارەتی دەرەوەی عێراق باسە دەستوریەکە بکەین کە باسی هەرێمی کوردستانەکەین هەرێمێکە بەشێکە لە عێراق لە دەستوری عێراقاش بەندێک یان خاڵێک هەیە کە دەڵێ کورد ئەبێ نوێنەراتی هەبێ لە هەموو باڵوزخانەکاندا بەڵام تا ئێستا ئەو نییە ئەمە کێشە دیپلۆماسی ئەو کێشە قانونیەکە کە تۆ باسەکە یان کێشەی تری هەیە کێشەی تریشی هەیە ئەمە یەکێکە لە کێشەکان ئەم پرسەی ئەمە جەناب باسیەکەی لە دەستوری عێراق ڕێگە بە هەرێمەکان دراوە هەموو هەرێمەکان ئەگەر هەر هەرێمێکی تر لە عێراق دروست ببێ کە نووسینگەیەکی لە چوارچێوەی باڵوزخانەی عێراق هەبێ کە نوێنەرایەتیەک بکاتەوە بۆ کاروباری کلتوری و فەرهەنگی ئەمە بەس نییە بۆ هەرێمی کوردستان لە ڕاستیە بەڵام مانایەوە نی ئێمە نەتوانین ئەم بەشە بکەینەوە ناو سەفارەتی عێراق کە لەو بەتایبەتی لەو وڵاتانی کە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمیتیانە کێشەکە لەوایە دەسەڵاتەکانی فەرمانگەکانی پەیوەندەکانی دەرەوە لە چوارچەوەی دەستوری عێراق دیاری نەکراوە ئایا هەرێم تا چ ڕادێپی و هەیە پەیوەندی دەرەوەی هەبێ لە ناو کوردستانیشا بۆ زانیاری لە کوردستانیشا ئەم دەستگای هەتا ئیسە یاسایەکی ئەوەندەی من ئاگادار بم لە پەرلەمانی کوردستان بۆ دەرنەچووە و هیچ لیژنەیەکیش لە پەرلەمانی کوردستان نییە بۆ چاودێریکردنی کاری ئەم فەرمانگەیە کە بەرپرسەکەی پلەی وەزیری هەیە وەکو چاودێریکردنی هەر وەزارەتێکی تر واتە ئەم فەرمانگەی لە دەرەوەی چاودێری پەرلەمانی کوردستانە و لە چوارچەوەی ئەنجومەنی وەزیرانە دامەزرا خۆزگا بتوانین باسی ئەم مەسلەیە بکەن بە تایبەت شوکو کە باست کرد فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و چۆن فەرمانگەیەکە کە پەرلەمان کۆمیتەیەکی بوون یەکە چاودێری بکاتن بەڵام کاک سەرکەوت باسمان زۆرن بەڵام ئەگەر باسی خەڵکە کورد بکەین و لە دیپلۆماسیەتە کە پێم وایە ئەبێ قۆناغێک هەبێ دەست پێ بکاتن کورد
تا ڕادێک شارەزانین بەڵام دەتوانم بڵێم دیار شارەزاییان نییە لەو بارەوە بەڵام خەڵکانی کەن کورد بوونە دیپلۆماسی بوونە لە چەندین ساڵە دەیان ساڵە لە دەرەوە توانیان کاری دیپلۆماسی بکەن بەڵام وەکو تاکە کەس چۆن دەتوانی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان بیخینە ناو خانەی دیپلۆماسیەتی کوردیەوە لە ڕاستیە ئەتوانین بڵێن پەیوەندی دەرەوەی کورد لە مێژ بە بڵێن لە سەردەمی ڕەنگە لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی کوردیەوە وەفدی کوردی و زۆربەی حیزبەکان لە پارتی دیموکراتی کوردستان کە یەکەم حیز بووە لە کوردستانی عێراق دروست بووە کۆمیتەیەکیان هەبووە یان بەشێکیان هەبوو بە ناوی پەیوەندیەکانی دەرەوە ئەم پەیوەندیانی دەرەوە زۆر جار لە ڕێگەی بەرپرسە باڵەکانی حیزبەکانەوە کراوەوە وەفد ڕۆشتووە سەردانی سەفارەت وڵاتانی دەرەوەی کردووە ئەمانە با بڵێن لە ئاستی پەیوەندی دەرەوە بووە نەگەیشتە ئاستێکی دیپلۆماسی چکن دیپلۆماسی بەڕاستیە لە ئێستا پیشەیە و کارەوە ئەبێت تۆ ترین بکری ڕاهێنان بکری بۆەوەی بتوێت بیتە دیپلۆماتکار پەیوەندیەکانی دەرەوە گیان یان کارێکی جیا لەوەی کە دیپلۆماسیەت دیپلۆماسیەکان وەکو بەتاکید ئێستا بە تەلەفۆن یەکێک برادێکمان لەگەڵایە کە زۆر ئاگاداری بابەتی سەفارەتەکانی عێراق و کە چۆن ئۆفیسیان نییە یان بەشی کوردیان نییە لە زۆر لە سەفارەتەکاندا کاک نازم لە هەندستانەوەمان لەگەڵایە کاک نازم هیویدارم دەنگێمە باش بگەهتە تا بەێ تەدوێت چی بێژی ئەم بەحسی دیپلۆماسیەتا کۆدی دیکین بتایبەت ژی کاک سەرکەوت میوانیمەیەک و دبینێتن کویەک ژی کێماسیین دیپلۆماسیەتا کوردی یان کارێ دیپلۆماسیا کوردی ئەوە و کوردان نوێنەرایەتی لە باڵوسخانین عێراقی نینە بەێ فەرموو چ بێژی ینی هەتا چەندی ئەوە ڕاستە البارح بخير هاتنا ميوانيتك كام سباس دواني او كديت نامه دبلوماسيا هريما كردستاني متبيني روج بروجيت فيش كابتن اوجي يعني جبري 2006 ما تشقون صل خانات شو دولتها ندين الهريما كردستاني وجدار بجين بس ما نيناراتيا بارتها بي بارتا ديمقراطي كردستان وإكتين اجتماعي بس بشتي 2003 وضعي ما هاتا جهورين الفيريا مدميني هري بيش كبت بس نلوي آفتي بيتفيا بله كاك نازم يعني اكجي كيماسيان كو امنها بحث دكين اوا دستور عراقي دا بندك هيا كو ديفيتن هر سفارتك عراقي نونراتيا كردان لي هابتن كاك سركودي بيشتن لغورا دستوري دي فيها او نونراتيا فرهنگي بتن كرد فين بتر سياسي بتنو برسن ابوري بكاتن ليه لقالك ولاتين كو نها بالوسخاين امريكي لي هين وكردان نونراتي لي نين غركا او نونراتي بينا فكرن جبو كاروبارين هريمي افجان نبونا وان اوفيسين تايبت لبالوسخان عراقي كيماسيكا دبلوماسيتا كرديه بلي البيري جرك اودي يعني جرينجا ليناراتيا هريما كردستاني هر بالوسخانكي عراقيها بتشدربه هكا نلحمي بالوسخانه بن يعني كيم الوان بالوسخانه بن ابد قنصلخانيه وان الهريما كردستاني حبت نو كان دي بيجين مثلا بو بيوانديت روشنبيري بيوانديت نابينا زانكوادا كاز الفيري رابشكاري روشنبيري ما اشقالي حكمته عراقي با ناي هريمي كردم الفيري كاس كردم خدمته قطابية كرداتكم بس وقت بين ما تشبه يوانديت اكسر نينا الوزارات خاندنا بلند الكردستاني الفيري قالك وقت بيجن قالك مظن كبتسر قطابية كرد يعني نكا قطابية كرد قالك ولاطيتين وتخوينن خاندنت بلند فبيوستي وقت بيجن دائرتي هي كارو بارتوان بريغة بتن يعني القالك دولتها مزبينين قطابية كرد بخدانن كسنينة شولت وانا بريغة بتن وملحقية روشنبيري شبه يواندية اكسر الجل خاندنا بلندنين الهريمي فالفيري ام دا خازتكين يعني كان نلحمي دولتا بتن الهندك دولتا نينارياتيا هريما كردستاني الباليوس خانة بتن الديف دستوري عراقي بروفيسور نازم جخسي جي هندستاني لقال ما قال لك سباسياتكين
کاک سەرکەوت نەبوونی هەری سوپاسیەوەت بژی سپاس نەبوونی ئەو پەیوەندیە خەتای چییە هۆیەکەی چییە عێراق وەکو دەوڵات یان کورد یان هەردووچی کێشەکە لە ڕاستیان بابەتە بێکێکە لە پرسەکان و کێشەکانی بینی هەرێم و بەغدا بڵێ پرسی نوێنەرایەتیکردن لە ناو وەزارەتی دەرەوەی عێراق و بە تایبەتی لە سەفارەتەکان بابەتێکە پەیوەندی بە هەردووکیانەوە هەیە و کێشە و ململانی لەسرە لە ڕاستیە بن تەژیعەوە کەم کە حکوومەتی هەرێم ئەگەر کللتوریش بێ لە ناو سەفارەتەکانە بیکاتەوە لانی کەم ئەمە پرسێکە لە ڕووی ئیمکانیاتی با بڵێن بودجێشەوە لەسەر وەزارەتی لەسەر حکوومەتی عێراقەوە وەزارەتی دەرەوەیەکە لە وەزارەتانەی کە بودجەی سیادی ئەبا بۆیە گرنگە هەگەر بۆ کاروبای ڕۆشنبیری و کللتوریش بێ ئەم بەشە کراوە بێ دواتر ئەتوانین پەری پێ بدەین بۆ بوارەکانی تر ئەوە ئەو بەڕێزێکە لە هەندستان و باسی کرد دوو نقطەی گرنگی باس کرد یەکێک لەوانە مەسەلەی دابڕان لە نێوان دابڕانێکی گەورە لە نێوان دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لەگەڵ حکوومەتی فیدرال بۆیە هەر کاتێک قوتابیەک و یا کەسێکی دانیشتوی هەرێمی کوردستان ئێوە پەیوەندی بە باڵۆزخانی عێراقەوە بکە یەکێک لەوان مەرخۆم بۆم بەسەر هاتووە بۆ کاروبارێکی یاسایی بۆ تەصدیقی ئەوراقێک دۆکیومنتێک هەر شتێکە پێویستی بێ پەیوەندی بۆ ئەم سەفارەتانی عێراق ئیلا مەگەر ئەوەی کە سەفیرەکە کورد بێ زانیاریەکی ئەو تۆیان لەسەر دامودەستگاکانی هەرێمی کوردستان نییە و زۆر جار کێشە بۆ دروستەکەن ئایا ئەم دەستگا ئەم دۆکیومنتانێک لە حکوومەتی هەرێم وە تا چ ڕازێ دۆکیومنتی دروستن بۆی ئەو دابڕانە کێشەی گەورە بۆ خەڵک دروستەکاتەوە بتوێنن لە ڕووی فەرمی لە هەموو وڵاتانی دەرەوە سەفارەتی عێراق نوێنەرایەتی عێراقەکە بە گشتی بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە ئەم بەشە ئەگەر بکرێتەوە تەنان ئەگەر بۆ هاوکاریکردنی وڵاتیان بێ لە بواری کللتوری ڕۆشنبیریش بێ بەشێکی یەکجا گرنگە کێشەکە هی هەردووکیانە پەیوەندی بە هەرێمی کوردستانیشەوە هەیە و پەیوەندی بە بەخاشەوە هەیە باڵێ باسەکان زۆرن بەڵام تەلەفۆنێکمان هەیە ئێستا لە هەولێرەوە کاک سەرباز سیامەند فەرموو بەڕێزم جێمان لە جەنابتە ئەگەر فەرموو بەڵێ بەخێراتی میوانە بەڕێزەکەتانەکەم سپاس گەرە زۆر بە کورتی باسەوە بکەم بە تاواتی حاڵی نەبووم کاک سەرکەوت نوێنەری حکوومەتی هەرێم بووە وەکو چ ئەو شتێک بەشداری کردووە بوورە نەخێر لە کاروباری سیاسی باڵوێزخانەی عێراق ئەمریکی لە بەغا و قوسڵخانەی ئەمریکی لە هەولێر ئیشی کردووە بۆیە ئێمە میوانداری ئەو بەریزەمان کردووە بۆ ئەم باسە بەڵێ بەڵێ منە شتە بەرلەوەی پرسیار بکەم مەسەن ئێستا هەرێمی کوردستان ئەگەر بڕوانە هەرێمی کوردستان لە نێوان دوو بەرداشی دەست بەیەکدا مەسەن ژیانەکاتنە لایەکیەک لەگەڵ ئێران هاوسنوورایەوە ئێرانش تاکە وڵاتە لە هەرێمی کوردستان دوو قونسولگەری هەیە یەکێکیان لە هەولێر یەکێکیان لە سلێمانی و هەروەها کورد لە پاڵ ئەوەی لەگەڵ ئێران وەکو جیرانێکیان وەکو لایەنی دیبلۆماسی بتوانێت هەڵبکاتن لە هەمان کاتیش پێویستی بەوە دیبلۆماسیەت یاخود نزیک بوونەوە یاخود بامەڵەی سیاسی لەگەڵ ئەمریکا یعنی کەوتۆتە نێوان دوو بەرداشت هەمان یەک وەکو سەرنجێک بەڵام پرسیاری من بۆ کاک سەرکەوتەوەی ئایا ئەمریکا تا چەند کوردی قەزم هەرێمی کوردستان یان باکووری عێراق بە دڵسۆز یاخود هاوپەیمانی خۆی زانێتن زۆر سپاس کاک ڕێباز یەکێکە دیسانێکی شەکان کە کورد زۆر بە هەر کوردێک خەمی ئەوە ئێمە لە واشتن لێرە قسە دەکەین دەبێن باس دەکەن ئەی ئەمریکیەکان چۆن سەیری کوردەکان تا چەندێک کورد تێدەگاتن لە ڕاستە من ئێستا هیچ بڵێ نوێنەراتی هیچ دەستگایەکی نە حکوومەتی هەرێمی ئەمریکا ناکەم وەکو پێشتر کە کارم لەو شوێنە کردووە بەڵام ئەوەی کە بە پێی ئەزمموی من مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان بۆ بەنسبەت وڵاتێک دۆکانی ئەمریکا مامەڵەیەکە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی فدراڵە و هەر کاروبارێک پەیوەندیە کە ئەکرێ پەیوەندی بەوەیە تا چەندێت حکوومەتی هەرێم پەیوەندەکانی لەگەڵ بەغا توندوتۆڵەوە بەردەوام هەم ئەمریکا تەژیعەوە کاکە پەیوەندەکانی هەرێم و بەغا توندوتۆڵ بێ ئەمێنێتەوە سەر لایەنێکی تر کە لایانی بازرگانی و کللتوریە لایانی بازرگانی تا ڕادەیەک پەیوەندی لیوان هەرێم و ئەمریکا توان پەرەسەندێکی باشی بەخۆی بینیوە و توانراوە ئەو بەشەی کە پێوترێت دەرەوەی حکوومەتی ئەمریکا لە کوردستانە بتوان کار بکەن و چالاکیەکانیان پەیوەندیەک دروست بێت لیوان حکوومەتی هەرێم و با بڵێن چینی بازرگانی لە ئەمریکایە پەیوەندی کللتوری تا ڕادەیەک گۆڕانکای دروست بووە مەسەلەی هاتنی زانکۆ و کانی زانکۆی ئەمریکی بۆ کوردستان و هاتنی قوتابی کورد بۆ ئەمریکا ئەم پەیوەندی دروست بە بەڵام لە ئاسی دیبلۆماسیە لە ڕاستیە پەیوەندیەکە تا ئیسە لە ڕێگەی حکوومەتی فیدراڵی عێراقەوەیە ئیلا مەگەر ئەوەی کەسێکی سیاسی ئەمریکی دوای ئەوەی کە لە پۆستەکەی نامێنێ بۆ چوونێکی جیاوازی لەسەر هەرێمی کوردستان هەبێ بەڵام بەڕسمی وەکو وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەکو سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەوەیە کە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانە لە چوارچێوەی دەوڵەتی فیدراڵی عێراق کاک سەرکەوت دەمەوێت ئێستا باسی نوێنەرایەتی هەرێم لە دەرەوەی وڵات بکەین
لە دەوڵەتی زۆر گرنگی وەکو ئەمریکا وەکو بریتانیا وەکو وڵاتانی ئەوروپی وەکو وڵاتانی دراوسی نوێنەراتیان هەیە گوتمان پێشتر نوێنەراتی حزبون ئێستا بوو بە نوێنەراتی حکوومەت زۆر جار گلەیش لەوە لە فەرمانگەی یان فەرمانگەی پەیوەندیەکانی درەوەی هەرێمی کوردستان دەکرێت لەبەر هەندێک شتێکی لەو شتانە کە لێرە لە واشنگتن زۆر جار باسەکەین ساڵێک زیاترە ئۆفیسی واشنگتنی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەوەی بەرپرسە دوای ئەوەی کە قوبات تاالبانی گەڕاوتە کوردستان ئەو جا دوێنێ لەگەڵ کاک فەلاح مستەفا بەڕێوبەری فەرمانگەی پەیوەندەکانی درەوە قسەم کرد تەنها ئەو پرسیارم لێ کرد بۆ واشنگتن بێ بەرپرسی ئەوسەکە جێ لە کاک مستەفا دەگرین و دەگەڕینەوە بزانین. گومان حکوومەت هەرێمی کوردستان زۆر بەبایەخەوە دەڕوانێتە پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا و زۆر بایەخ بەبوونی نوێنەرایەتێکی بەهێز دەدات لە ئەمریکا. بەداخەوە تاکو ئێستا پرسی نوێنەرایەتی حکوومەت هەرێم لە ئەمریکا یەکلا نەکرابووە، بەڵام ئومێدەوارین و خوازیارین کەوە ئێستا لە گەرمەی باسەکانی پێکەنانی کابینێش هەشتەمی حکوومەت هەرێمی کوردستان ئەو پرسەش لە یەکلا بکرێتەوە، نوێنەری تازەدا بدرێت بۆ ئەمریکا بۆ ئەوەی بتوانین ئەو پەیوەندیانێکەوە هەمانە لەگەڵ ئەمریکا زیاتر بەرەو پێشەوەی بێت. باشە کاک فەلاح تا ئێستا کەسێک یان ناوێک پێشنیاز کراوە بۆ وەرگرتنی ئەو پۆستە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن یان هەر ئەو باسە نەکراوە بۆ دانانی کەسێکی تایبەت؟ نەخێر مەسەلەکە ئەوەیە کە بڕیار بدرێمە بڕیارێوەمان هەبوو کە جێگۆرچێ بکرێت بۆ ئێستا لەوانە لەو قۆناغینێکە لەگەڵ باس و خواسەکانی پێکەنانی کابینەی تازە ئەو پرسە ژێگلا بکرێتەوە بۆ ئەوی بتوانین تەکانێک بەو پەیوەندی بۆ نوێنەرایەتێ بدەین. کاک فەلاح وەڵامی پرسیارەکەمانی نەدا هەڵبەتە ناڵێ و دەنێ یەک لاب بگریتەوە، بەڵام تا ئێستاش نازانین لەکێ یاگوتر لە نێوان پارتی وێچیتی هەردیسان لە ڕاستیە بەر لەوەی باسی ئەوە بکەم ئەم نوێنەرایەتی کە با بڵێن نوێنەرایەتی پەیوەندەکانی دەرەوە لە ڕاستیە پێشتر کە کاک فەلاح ئێستا بەرپرسێتی پێشتر نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستان بووە و تا ئێستا بەپی ئەو لێدوانەی ئاگادار بووین لەلایەنی کێتی و گلەیلیە کە ئەم دەستگایە نەیتوانی بە تەواوەتی جێگەی ئەو دوو هێزە بکاتەوە کە پێشتر بەرپرس با بڵێن هاوبەش بوون لە حکوومەتە و تا ئێستا ئەو دەستگایە کاریگەری پارتێکی سیاسی یەک پارتی بەسەر ئەوانی ترەوە هەیە. ئەوە کێشەیەکی تریان ئەم نوێنەرایەتی هەتاکوی ئێستا بە شێوەیەکی باش نەیتوانیوە هەموو نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێم ببەسێتەوە بەخۆیەوە و پەیوەندیەکی پتە لە نێوان دروستکە. ئەمە یەک و لایەنێکی تر پەیوەندی نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێم لە هەر شوێنێکی دنیا کە هەیە وازم 14 وڵاتە شتێکی وایە هەیە لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم خۆیان دابڕانێکی گەورە هەیە لە نێوانیانە. بە نمونە توانین باسی ئەوە بکەین کە پرسی قوتابیەکان کۆمەڵی قوتابی لێرە خەریکی خوێندنن لە ڕێگەی بەرنامەیەکی تایبەت تواناسازی هەرێمی کوردستان هاتوونەتە ئێرە و بەشێکیان ڕوبەڕووی کێشە بوونەتەوە لە ڕێگەی لەگەڵ زانکۆکان بۆ پارەی خوێندنەکان نەیانتوانی بیدەن بۆهۆی ئەو ماماتەڵەکردنەی لەناو وەزارەتی خوێندنی باڵا هەبووە بەناس پەیوەندیان بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمەوە کرد و خۆشبەختانە تا ڕادێ توانیانە هاوکاری بکەن، بەڵام لە ڕاستیە هەر قوتابیەک لێرە خۆی دەوری نوێنەرایەتی حکوومەتی هەرێم ئەبینێ و هەنێکیان بە شێوەی گروپ محامەیەکی لە کوردستان گرتووە بۆی کارەبارەکانی لە هەرێمی کوردستان بۆ ڕاپەڕن. لە ڕاستیە کارەکە بەو شێوە نەبێ ئەبێ کارەکە لە ڕێگەی نوێنەرایەتەکانەوە کە لە وڵاتە هەیە بتوانن پەیوەندیان بە وەزارەتە زۆر بە جۆرەکانی هەرێمی کوردستانەوە هەبێ لە هەولێر ئەوان بتوان کارەکانیان بۆ ڕاپەڕێنن. ئەمە سەرکێژێکی زۆر بۆ وەزارەت دروستەکە وەزارەتەکانی ناوخۆ و بۆ قوتابیەکانیش دروستەکە لە بری واشتن بکەین. بەڵێ بەڕای تۆ بۆ تا ئێستا ساڵ و شتێکە قوبات تاالبانی لە واشتن نەماوە و پرسی بۆ ئەوەی یەکێکی ترە لەو دەردانەی کە بەستنەوەی دەستگاکان بە کەسەکانەوە بەڕست بە تاالبانی پێشتر لێرە بووە ئەم دەستگایە وێنەی ئەوی وەرگتووەکەی تر ئەو لێرە نەما ئەم دەستگایە ینی ڕەنگە بۆ چوونێ گوابێ کە کەسێکی تر ناتوانێت بە باشی ئەم دەستگایە بەڕێوە بە یان ئەمە پشکی یەکێتی بۆ لا یەکێتی بمێنێتەوە بدرێ بە یەکێتی ئەوەی من ئیش لەسەرکەم بەلای من گرنگ نییە کێ بێ گرنگە ئەمە دەستگا بێ و دەستگایەک بێ نوێنەرایەتی دروستی حکوومەتی هەرێم باشە بێزگە لە واشنگتن لەندەن کە زۆر باس دەکرێت دوو شوێنی زۆر گرنگن حکوومەتی هەرێم زۆر باەخی پێدا وڵاتانی دیکەش ئەمانە بوون بە دەستگایان نەخێر تا ئیسە نەبوون تا ئیسە نیانتوانیوە لە چوارچەوە دوو پرسی هەیە یەکەم وگوتم لە ڕووی یاسایی و تعریفەوە لە پەرلەمان تا ئیسە یاسایەک بۆ ئەم دەستگایە دەرنەچووە و چۆنەتی وەصفی توانای ئەم نوێنەرایەتیانە بکات لە چه ئاستێکای ئەتوانە چ کارێ بۆ حکوومەتی هەرێم بکە و بەڕاستیش لەگەڵ احترامێکی زۆرمان بۆ ئوستافە بەڕێزانەی کە لەو شوێنانە ئیشەکەن ئەمانە ڕاهێنانی تەواویان پێ نەکراوە لە بواری دیبلۆماسیە هەر پیشەیەکیان هەیە هەر کارێکیان هەیە هەر توانایەکی سیاسیان هەیە بابەدەر ئەوە بابەتێکی ترە بەڵام لە ڕاستیە بێ پەیمانگایەکی تایبەت هەبێ بۆ ڕاهێنانی
کاری دیبلۆماسی کە لە زۆربەی وڵاتان پێم وابێت لە سەفارەتی عراقیش لە وەزارەتی دەروی عراقیش ئەم پەیمانگایە هەیە. کارەکانیان زۆربەی خەڵک باس دەکەن کە لە واشنگتن شتی باش کراوە، لە لەندەن شتی وا کراوە بەو معنایی کە ئێستا لە هەرێمی کوردستان زۆربەی شەریکات و کەمپانی ئەوانەی بیانی ئەمریکی، بریتانی، ئەوروپی لە کوردستان ئیشەکەن بەهۆی کاری ئەو ئۆفیسانە بوون. بەشێکی پەیوەندی بەکاری ئەوانە هەیە، هەمووی پەیوەندی بەکاری ئەوانە نیە. من ئاگادارم بەشێکی تریشی بەنسبەت ئەمریکا توانم باسی کەم کە منەوە کاتە لە باڵۆزخانەی ئەمریکا و لە قونسولگەریە بووم. قونسولگەری ئەمریکا و سەفارەتی ئەمریکا خۆی کارێکی زۆر لەسەر ئەوە کە بازرگان و خەڵکانی ئەمریکی بێن وەبەرهێنان لە کوردستان بکەن و بەشێک هەیە بەشی بازرگانی لە دوو ئاراستە ئیشەکە لە قونسولگەری و لە سەفارەتی ئەمریکا. هەم بازرگانی ئەمریکی دەهێنێتە کوردستان و عراق و هەم بازرگانی کورد دەهێنێتە ئێرە کە لە ڕاستیە دەبێ حکومەتی هەرێم ئەم کارانە بەشێکی زۆری ئەم بیکە و بەشێک هەیە بەشی بازرگانی لە قونسولگەری ئەمریکا کە وەکو هاری کاریکردنی هاوکاریکردن لەگەڵ ژووری بازرگانەکانی کوردستانە لە کاتی بوونی پێشەنگا و ئەوانەدا هاوکاری بازرگانەکانی کوردستانەکەوە لێرە بۆ بەشداریکردن لە پێشەنگاکانە کە ئەمە ڕۆڵی نوێنەرایەتی حکومەتی هەرێم تایسە سفر بووە لەم کاری کە قونسولگەری ئەمریکایی کە. دەمیست بەس بینەران و جگرانی دەنگی ئەمریکا ئاگادارکەمەوە کە ئەمە باسی دیبلۆماسیەتی کوردیە و تا چەندێک کوردەکان توانیوان لە کاری دیبلۆماسیدا سەرکەوتوو بن و نوێنەراتیەکانی هەرێمی کوردستانی عێراق لە دەرەوەی وڵات کارەکانی خۆیان بکەن. میوانی بەرنامەش کاک سەرکەوت شەمسدینە کە خۆی لە کاروباری سیاسی باڵوێزخانەی ئەمریکی لە عێراق و قوسڵخانەی ئەمریکیش لە هەولێر کاری کردووە. کاک سەرکەوت دەمێ باسێکی جیا بکەین سیاست لەگەڵ دیبلۆماسیەت یان دیبلۆماسیەت وەکو کاری ئەکادیمی. کورد دیبلۆماسی هەیە بە پێناسەی ئەکادیمی؟ ئەوەی من بزانم ئەوەی کە لە چوارچەوەی دەرونگاکانی حکومەتی هەرێمە نەخێرنیەوە لە ناو سەفارەتە ببوورە ناو زانکۆکانی شانیمانە کە کایەکە بێ پەیمانگایەکە بێ و پێگەیاندنی خەڵک بۆ کاروباری دیبلۆماسی بۆ کاروباری سیاسی جیاوازە کاروباری دیبلۆماسی جیاوازە چکم کە تۆ باز لە کاری دیبلۆماسیەکەی مەبەستمان لە کاری سیاسیە مەبەستمان لە کاری بازرگانیە مەبەستمان لە کاری کللتوریە و مەبەستمان لە کاری زانستیە. ئەمانە ڕاستی ئەم نوێنەراتێنی حکومەتی هەرێم لە چ کایەک لەمانە ئیشیان کردووە دوو کای ئیشیان کردووە یەکیان بازرگانی و یەکیشیان ئەوتریان سیاسی کە کاریان کردووە تا چەندێک پیشەیی بوون و توانیوانە بخەتای خۆیانیتیان نەبووە ئەزانم بەکەمی توانیانە ئەو کارە بکەن پەیوەندی بە سکیل و توانای شخصی کەسەکانەوە هەیە و بەزیاتر شخصە نەکراوە لە جاتی ئەوەی کە لە چوارچەوەی مؤسساتێکا ڕێبکرێتەوە و بنبوونە پەیوەندیەکەی لە نێوان تورکیا و هەرێمی کوردستانە. ئەم دەستگایانی کە پێوتری پەیوەندی پەیوەندەکانی دەرەوە کەمترین ڕۆڵی هەبووە لەم پەیوەندیە دیبلۆماسی نێوان هەرێمی کوردستانە هەیە و زیاتر لە نێوان چەند کەسێکە حیزب و چەند کەس بوو لە حیزبی چەند کەسێک لە ناو حیزبێکە ئەم پەیوەندیان دروست کردووە کە ئەمە دوجار ئەگەر ئەو بەڕێزانە لەوێ نەمان لەو پۆستیانە ئێمە چۆن بتوانین کەسی دواداهات و هاتە ئەو شوێنە چۆن بتوانێت سەیری ڕابردووی ئەو پەیوەندیانە بکە ئەو ڕێکەوتانە چی ئەنجام درراوە و ئەو کاروبارانە چی بۆی تووشی هەڵان نەبێ بتوانێت لەسەر هەمان ڕێژکە کارەکانی خۆی بەڕێوە بدا و لە ڕاستیە ئەگەر وەڵامی پرسیارەکە بمەوە ناخێت بە شێوەی ئەکادیمی کاری دیبلۆماسی بەڕێوەچوە. چۆن دەتوانین سیاسیەکانمان سیاسی کورد کەسی سیاسی کورد لە کەسی دیبلۆماسی جیاکەینەوە؟ کەسە سیاسەکان دوو جۆر یەکەمیان ئەوەیە دەرچووی ئەکادیمیایەکی سیاسی بن لە هەر زانکۆیەکی ئەم دنیایەک باوەڕ پێکراو ئەمانە خەڵکانی سیاسین لە چوارچەوەی حیزبە سیاسەکان یان لە چوارچەوەی ناوەندە توێژینەوەکانە کارەکەن. بەڵام کاری دیبلۆماسی وەکوتم کایەکە تۆزێ فراوانترە کەسی دیبلۆماتکار هەموو ئەمانە بە اعتیبار وەرەگرێ سیاست بازرگانی کللتوری و فەرهەنگی ئەمانە هەمووی بە اعتیبار وەرەگرێ و پەیوەندیەکان لەم چوارچێوەیە ئەگەر لە وڵاتێکا وەکو لە وڵاتێکی وەکو ئێرانە نەمانتوانی چالاکی سیاسی لەگەڵ ئێرانە بکەین ئەتوانین چالاکی کللتوری لەگەڵ بکەین ئەتوانین چالاکی بازرگانی لەگەڵ بکەین. وڵاتێکی وەکو رووسیا نەمانتوانی کاروباری سیاسی لەگەڵ پەرە پێ بدەین لایانی ترمان هەیە توانین پەرە پێ بدەین توانین ڕەنگە بازرگانی بتوانین ڕەنگە بتوانین لایانی پەروەردەیی کاری لەسەر بکەین وەتە بابەتەکە بابەتی دیبلۆماسی بابەتێکی فراوانترە هەموو لایەنەکان ئەگرێتەوە لەبەرەوە ئەتوانین بڵێن خەڵکێکمان هەیە لە بواری سیاسیە کارەکە و خەڵکێکشمان هەیە لە بواری دیبلۆماتیە کارەکە بەڵام لە ڕاستیە تا ئاستێکی باش خەڵکی دیبلۆماتکار تو باسی خاڵێکی ئەوەت کرد گرنگ لە لای منەوە گوتت کە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە وڵاتان پەیوەندیان لەگەڵ دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی خۆی باش نییە یان ئاگادار یەکتر نین. دوو هۆکاری هەیە یەکەم شێوازی دامەزراوە ئەم نوێنەرایەتیانە چۆنە ئەم بەڕێزەری کە بنمونە باسی نوێنەراتی ئەمریکا بکەین بەڕێز قوبا تاڵەبانی لێرە نوێنەری ئەمریکا لێنەری کورد بووە لە ئەمریکا حکومەتی هەرێم بۆ پێشن نوێنەری یەکێتی نیشتمانی کوردستان بۆ دواتر نوێنەری حکومەتی هەرێم بووە ئەم بەڕێزە تا ڕادێکی زۆر
بئاگا بۆ لە وردەکاریەکانی ناو حکوومەتی هەرێم و کێشەکانی ناوەوە کێشەی خەڵکی هەرێمی کوردستان کاتێکە ڕوو لە دەرەوە ئەکات کە ئەو کێشانە چێر لە بازرگان ئەڵێ قوتابی ئەڵێ گەشتیار ئەڵێ هەر شتێک ئەڵێ و کەمترین زانیاری بەو خەڵکانە ئەگات کە ئایا نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە هەرێم لە کوردستان بوورە لە ئەمریکا یا لە بەریتانیا یا لە هەر وڵاتێکی تر ئەتوانێت چی بۆ منکاوە خۆی ئاگادار نەبوو یان ئاگادار نەکراوە لەسەر دوو هەردوو هۆکارەکە هەیە یەکەم خۆی ئاگادار نەبووە لەوەی کە بەهۆی ئەودا ئەو ژیانە لە ڕەنگە بەشێکی هەرە زۆری ژیانی ئەم بەڕێزە لە ئەمریکا و لە دەرەوە بوو بێ و کەمترین ئیشی لە ناودام دەستگاکانی هەرێمی کوردستان کردووە و کەمترین ئاگاداری ورد لە ڕووی یاسایی و لە ڕووی وردەکاری ژیانی ئەو خەڵکەوە کردووە و دوو هەمیش ئاگادار نەکراوتە لەیان بۆ نمونە من پێت بڵم ئەو قوتابیانی کە دێنە ئێرە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەریتانیا و نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئەمریکا هیچ ئاگادار نین چەندێک قوتابی وەکو تواناسازی ڕویان لە وڵاتانە کردووە و کێن و کەی ئەگەنە ئەوێ لە سزان کۆیەک ئەخوێنن کێشەکانیان چییە ئیلاگە قوتابەکە خۆی پەیوەندی پێوە بکە بێ ئاگاییەک لە بینی هەردووکیان هەیە دەخەیەکمانیان دەخەونیەکمان مایە کاکسەر کە دەمیست باسی ئەو بکەم چی بکرێ بۆ ئەوەی پەرە بە ئیشی ئەم نوێنەراتیانە بکری کە دقەیەک تقریبا ئەگەر زۆر بە خێرایی بکەن یەکەم وەکووتمان باسی بەدام و دەستگاکردنی ئەم فەرمانگەیە یاسایەکی تایبەتی بۆ دەرچێت لە پەرلەمانی کوردستان لیژنەیەک چاودێری بکە و شێوازی کارکردنی نوێنەراتیەکان و ئەم فەرمانگەیە بگۆڕێ و ئەم بەڕێزانانی لەم نوێنەراتیانە کارەکەن بۆ هەتا لە نوێنەراتەکان نەمێننەوە ماوەیەک بگوازرێنەوە بۆ هەرێمی کوردستان لە فەرمانگەکە کار بکەن ماوەیەکی تر بگوازرێنەوە بۆ وڵاتانی تر و بووی بتوان ئەزمموی لایەنیان هەبێ و دەستگاکان نەبەسرێتەوە بە شخصەکانەوە بەڵکو زانکۆکان بۆ ناتوان پەیمانگایان بەشی تایبەتی دیپلۆماسی بکەنەوە ئەوە ئەکەوێتە سەر سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا داوا لە زانکۆکان کرد و ئەم بەشانە بکاتەوە و ئەکەوێتە سەر ئەوەی ئایا بەڕاستی زانکۆکانی ئێمە خەڵکیان هەیە بۆ ئەو بوارانە بتوانە ڕاهێنان بە کەسانی دەوڵەمەتکار بکە کاک سەرکەوت شەمسدین زۆر سوپاس بەڵێ گۆدانی ژەفی چەندێک لە دوماهەیە بەرنامە ئەم و سیاسەتیاوێ هەفتی هەتا سێشەم وابێتن هەر شاد و بەختەوەر بن. ئەم و سیاسەت بەرنامەیەک بوو لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن پێشکەش کرا.